زیاترەکەی سەبارەت بە گرنگی ئەم ڕێکەوتنەوە هۆکارەکانی ڕاگررتنی ئەم ڕێکەوتنە چین و چێ زیانمەندە لەم ڕێکەوت. بەڵێ دکتۆر ڕزگار گەڵاڵی شەڕەزای پەیوەندی ناودەوڵەتی و هەروەها شەڕەزای ئوکرانیا ژلندنە دیگەلمەیە. دکتۆر ڕزگار گەلێک بخێراتی کوردستان 24 شەرت و مەرجên رووسیا ji بۆ دووبارە دەستپێکردنا vê rêkeftinê jî دووبارە هەنارتنا danewêle ji bo welatên cîhanê giranin îmkan tê daye ev qeyrana danewêleya bi giştî li cîhanê weha biket ku welatên henê pabend bin bi wan şert û merca. بەڵێ ئێوەتان باش لە سەرەتای شەڕەکانی ئێمە ئاماژەمان هەر لە کەناڵەکەی بەڕێسەن ئاماژەمان بەوە کرد سەتاسی دابینکردنی دانەوێڵەی دنیا لە تەرەف رووسیا و ئۆکرانیەوە دێت. سەتاسلی ئەفریقیا تەرکیزی ئازوقە و ئەمنی غیذایی ئەفریقیا لەسەر دانەوێڵەی ئۆکرانیە کە ئێستا بربەستێکی زۆر و قەیرانێکی زۆری پێ کردووە لە ئەفریقا. رووسیا چەند نقطەیەکی هەیە لەوانە کە دەیەوێتن ڕۆسسێل خەزای سۆبانک کە بخرێتە سویفتەوە کە ئابلوقەی لەسرە هەموو بانکەکانی رووسیا ئابلوقیان لەسەرەکەەوەش کوڕی پاتریۆش کە گەنەرال دیرێکتەری FCBە دەستگای ئەمنی گشتی فیدرالی رووسایە کە ئیسیفادەیەکی زۆر ئەو دەیکا و بەشێکیشە بۆ اقتصادی وڵاتەکەی. هەروەها لە بیرمان نەچێ شتێکی زۆر گرنگ هەیە کە ڕەنگە ڕاگەیاندەکان ئاماژە بەوە نەکەن رووسیا بەشێکی زۆر لە اقتصادی سەمادی زراعی ئەمیاک ئەمۆنیاک یاخود نۆشارد ئەوانە سەمادی زراعین لە تەلیاتی کە دەکەوێتە سەرڕووباری ڤۆڵگا کە ئەو شارێکە لادەی ئۆتۆمبیلی لادەی یا دروست دەکرا. ئەمە لەوێوە وەکو بۆڕی نەوت بە مەسافەی چەندیها کیلۆمەتر هەزارها کیلۆمەتر دەگاتە سەر پریپۆرتوی ئەدێسە دەگاتە سەر بەندەرەکانی ئەدێسە یعنی لە رووسیاوە بەناو ئەرزی ئۆکرانی دەڕەوە. تەنانەت لە شەڕەکانی نێوان ئۆکرانی و رووسیاش ئێستا بەنهێنی و بە ئاشکرا لە نێوان ئۆکرانی و رووسیەکان چکە هەردووچیان بەرژەوەندیان لەوەدایە کە سەمادێکی نرخ هەرزانە لە دنیا و شێوازی نەقلەکەشی بەم شێوازە لە ترانسپۆرتە کەم دەکاتەوە. رووسیا دەیەوێتن ئەم سەمادەیە ئەمیاکە کە بەشێکە لە سەمادی شلمەنیەکی خەستە بۆ زراعە بەکاردێ کە بەشێکی اقتصادی خۆی لەسرە ئۆکرانیش لێ ئیسیفادە دەکە دەوێت ئەمەش بکاتە کارتێک تاوەکو دەواازەی لێ بکەنەوە بتوانن بینێریتن بۆ ئەوروپا کە ئەوروپا خۆی پێویستی پێێتی وڵاتانی عەرەبی زۆر بیان پێویستیان پێوێ. کارتێکی تریشە بەڵێ کارتێکی تریشە بۆ ئەوەی کە زەخت لە تورکیا بکاتن تورکیا جەبهەی ئۆکرانی ڕوسیەگلا بکاتەوە بێتە جەبهەی ڕووسی. تەنانەت ئێستا لەم ڕۆژانەی ڕابردووە ئەردوگان ئاماژەی بەوە کردووە کە ئەگەر رووسیا ئەم بربەستەیە بەو شێوازە نەکاتەوە پاپۆڕەکانی زەنجی تورکیا ڕەنگە بێنە دەریای ڕەش. تورکیاش بەشێکی ئەساسی ناتۆیە ئەمە خۆی لە خۆیدا ئاگرێکی تری شەڕەکان دەپروژێنێتن کە رووسیا و تورکیا پێم وانییە بەرژەوەندەکانیان زۆر زۆر لێک نزیکن کە بتوانن بگاتە ئەو شەڕەیە. بەڵێ دکتۆر رووسیا بۆ فشارانەی کەیکات بە تایبەت کشانەوە لە ڕێکەوتنی دانەوێڵا بە ئامانجی گەڕانەوەی بانکی کشتوکاڵی وڵاتەکەی بۆ سیستمی سویفت دەتوانێت سەرکەوتوو بێت بۆ فشارانە یاخودنا؟ بڵێ ئەگەرێکی زۆر کەمی هەیە چونکە ناچاری پێداویستی غیزایی عالەمی ئەگەر بەشێکە بۆ پێداویستەکانی کە ناچاریەکی ئینسانیە ناچار بێدا بەڵام ڕێگایشتر دەگریتە بەر لەبەرەوەی پێم وانییە بتوانێتن تاسەر ئەم پەیامە اقتصادی خۆی بگەینێتن. ئەگەری هەیە ئەمریکا سیستێمێکتری بۆ دەبنیان وەسیتێکی بۆ دابنێت کە وەسیتەکەش تورکیا دەبێتە مستەفیدەکە تورکیا دەبێت چونکە ئەگەر ئەم دەواازەیە بکرێتەوە کەواتە باشترین شەنسیان بە رووسیا داوە بەم ئابلوقەی کە لەسەر بانکەکانی رووسیا تەنانەت زۆر شتی تریشی ڕەنگە پێ بکرێتن لە ئایندا.
بۆیە یعنی ئەگەری کەمی هەیە ئەگەرسی قەیرانێکی اقتصادی فراوان دەکرێت بەڵام ڕەنگە ئەمریکا یاخود وڵاتانی ئەوروپا بەدائیلی تر ببینەوە بۆ ئەوەی کە کاریگەریشی زۆرە بەڕاستی لەبەرەوەی خولەبیریشمان نەچێت کەنەدا ئەمریکا ئەوانەش خۆیان بەشێکی زۆر گرنگیان لە دانەوێڵە و گەنما هەیە سین هەیەی بەڵام سین پێویستی بە ئیسترات هەیە وڵاتانی هند و پاکستان پێویستیان بە ئیسترات هەیە گەرچ خۆشیان بەشێکی گرنگ لە دابینکردنی دانەوێڵە و گەنمی دنیا. باشە دکتۆر ڕزگار نەتەوەین یەکبووی ئەمریکا رووسیە بەرپرسیار دەبینن لە هەمبەری برسیبوونا ملیۆنان کەسان لە جیهانێ ئەگەر وهایە بچی ئامادەنینن هەندێک تەنازڵێ بکەن ji şertên xwe hemberî Rûsya heta milyonan kes li cîhanê birsî nemînin yan jî ev e mumkin e yeke ji plana ji bo mirina hindek kesên diyan bi hizaran belkî milyonehan kesê dî li cîhanê dîsa ji ber qeyrana xwarinê. بەڵێ لە بیرمان نەچێ لە ساڵی 2015 گۆی زەوی دەبێ بە 10 ملیار لە ساڵی 1920 گۆی زەوی تەنها ملیارێک بووە لە خلالی 100 ساڵە 9 ملیار زیادی کردووە زەڵەتۆی ملیار کە ملیارە ئاڵتونیە کە بەشێکە لە پلانەکانی ماسۆنێتی نێودەوڵەتی و بەشێکە لە پلانی ئەمریکا و ئەوروپا و قەیرانی ئەگەری هەیە ئەمەش بەشێک لەو پلانە بێتن کە خەڵک کچ گۆی زەوی بەشەڕەگە لە ناونەسێ بە برسێتی بە ڤایرۆسی کۆرۆنا و بە کۆمەڵە ڤایرۆسی ترەگەری هەیە ئەمەش بەشێکە لە پلانەکانیان بەڵام رووسیا بەرژەوەندەکانی خۆی بە هیچ بەرژەوەندەکانی تاچی ئەوروپی و ئەمریکی ناگۆڕتەوە تەنانەت لێرەش لە بیرمان نەچێتن ئۆکرانیا باشترین زەحیەیە بۆ ئەم شەڕێک کە دروست کراوە پێم وانییە ئەمریکا ڕازی بێتن بەوەی کە بەشێک لە بانکەکانی رووسیا کە ڕۆسێل خەزای بانکەکە خاوەنەکەی کوڕی دەستگایەکی زۆر تایبەتی رووسیا FCBە کە پاتریوشە کوڕی ئەو خاوەنێتی پێم وانییە ئەمریکا ڕازی بێتن بەوە پێم وانییە وڵاتانی ئەوروپی و بەریتانیش پاڵپشتی ئەو شتە بن ئەگەر بەدائیرێکی تر دێتە پێش کە تورکیا باشترین شانسەیە پێم وایە تورکیا ئەو گەمێ بباتەوە چونکە لێرەش تورکیا ئینزارێکی داوە ئەگەر بە نەکردنەوەی نەناردنی دانەوێڵە ئامادەیە کەشتەکانی خۆی بێنتە دەریای ڕەش هاتنی کەشتی زەنجەکانی تورکیا بەشێکە لە ناتۆ کەواتە شەڕێکی تریپۆڵێکی تری زەنجی مەترسیدار کە ناتۆیە دێتە دەریای ڕەش کە تورکیا بەڵام تورکیا نایەتنەوە شەڕە بکاتن لەگەڵ رووسیا چکە بەرژەوەندیەکانی هەموو بەرژەوەندی سیاحی بەرژەوەندی ئاڵگۆڕی بازرگانی رووسیا لەگە تورکیا تەنها یەک منفەزی ماوە تورکیایە تەنانەت ماوەک پێش ئێستا کارتی میر کە میربانک کارتی میر تەنها لە رووسیەکان تەنها لە تورکیا کاریان پێدەکرد و ڕوبڵ ئاڵگۆڕی دەکرێت دوای ئەوەی کە ئەمریکا چەند بانکێکی تورکی غەرامە کرد بەوەی نابێ وابێ بەڵام ئاڵگۆڕیەکانیان بە شێوازێکی تر گۆڕی و ئێستا کەش ئاڵگۆڕی نێوان تورکیا و رووسیا بەردەوامە. بەڵێ بەڕێز دکتۆر ڕزگار گەڵاڵی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە لەندەنەوە لەگەڵمان دابووی زۆر سپاس بۆ شرۆفەکانت.